باس لە هونەری بیناسازی منارە و شوێنەواری و کەلەپوریەکان دەکەین لە هەرێمی کوردستاندا. ڕەنگە هەندێک جار شوێنە ئاینیەکان بە تایبەتە گەرمێژوویەکیان هەبێ ئەگەر کەلەپوری بن ببێتە ناوچێکی گەشتیاری و هاوڵاتیان سەردانی بکەن مەجگەلەوەی کە ڕەنگە بۆ ئەنجامدانی نزا و هەروەها لایەنە ئاینیەکەش جارێکی دیکە هاوڵاتیان سەردانی بکەن. جا لە توێژینەوەیەکدا باس لە با بڵێن منارەی مزگەوتەکان کراوە. بزانین ئەم توێژینەوەی بۆچی ئەنجام دراوە و ناوڕۆکی توێژینەوەکە چییە کە ماستەرنامەی زۆر بەڕێز ئیکرام شیروان حوسێن خاوەن بڕوانامەی ماستەرە ناوڕۆکی ئەم با بڵێن ماستەرنامەیە خۆ لە چی دەگرێت. جا زۆر بەڕێز ئیکرام شیروان خاوەن بڕوانامەی ماستەر لە ستۆدیۆ بەیانی کوردستان نیوزمیانە بە خێراتی زۆر سپاس. دەمەوێت بپرسم هەڵبژاردننی بابەتێکی لەو شێوەیە بۆ ماستەرنامەکەت بۆچی دەگەڕێتەوە بۆچی دەست بر بۆ بابەتە تاکو و توێژینەوەی لەسەر بکەیت و بە دووادا چوونی بۆ بکەیت. بناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کەناڵی ئاسمانی کورسات بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە بەیانی ئێوە بەیانی بینەرانی بەڕێزیش باش. هەڵبژاردننی بابەتێکی لەم شێوەیە بەڕاستی من بیرم لەوە کردەوە کە فراغێکمانەیە بۆ شایەکمانەیە لە کتێبخانەی کوردیدا کە گرنگی بەم بوارە نەدراوە یا تا ڕادەیەک پژوێ خراوە ئەگەریش گرنگی پێدرابێ یاخود باسکرابێت لە بە بڵێن بە تێر و تەسەلی یاخود بە شێوەیە کە بە تەواوی بە ئاماژە بە بابەتەکە بکرێت شتێکی لەو بابەتەمان نییە لە هەندێک توێژینەوەی ئاماژە دراوە بەڵام زۆر بە کورتی جاری وایە تەنها مێژووی منارە یاخود تەنها مێژووی مزگەوتێک باس کراوە بەڵام من هاتووم لێرەیە باسی مزگەوتەکەم کردووە هەروە باسی منارەکەم کردو بە تێر و تەسلی باسی مێژووم کردو باسی پێکاتەی بیناسازی منارەکان هەروەها باسی نەخش و زەخرەفە و ئەو بابەتانەی کە پەیوەستن بە منارەکەەوە هەروەها هەوڵم یاوە کە زۆربەی ئەو منارانەی کە هەم شوێنەوارین لە هەرێمی کوردستانداوە هەمە و هەروەها هەم منارێکە لە پورین هەمویان لە ماستەرنامەیەکا کۆبکەمەوە بۆی لە ئایندەیە ینی نەوەکانی ئێمە خوێندکارانمان ئەوانەی کە تامەزرۆی ناسینی مێژووی ئەم میلەتەن ئاشنا بن هەروەها بتوانین لە توێژینەوە لە نامەیەکدا سەرجەمیان کۆ بکەینەوە ئاماژە بە هەمویان بکەین هەرچەندە چۆنڵی ئامانجی من لە سەردادا ئەمە بوو بەڵام دواتر کە زانین منارەکە لە پورەکانمان ژمارەیەکی زیاترن تەنها نمونەی هەڵبژێراوم هەڵبژاردووە نۆ منارێکە لە پوری هەڵبژاردووە لەگەڵ 4 منارەی شوێنەواری منارە شوێنەوارەکان تەواون یانی تەنها 4 منارەی شوێنەواریمانەیە لە هەرێمی کوردستاندا هەر چواریم وەرگرتووە لە بەشی دووەمی منارەکەی ماستەرنامەکەمدا. بەڵێ کەواتە ماستەرنامەکە خۆی بە شێوەیەکی گشتی لە چەند بەشدا خۆی دەبینێتەوە و هەر بەشێک باس لە چی دەکات. ماستەرنامەکەی من لە 3 بەش پێگاتووە بەشی یەکەم ئاماژەم بە مێژوو گرنگی منارە و مزگەوت کردووە لە شارستانی ئیسلامیدا وەکو دەواازەیەک بۆ بەشی دووەم و بەشی سێم لە بەشی دووەمدا هاتووم باسی منارە شوێنەواریەکانم کردووە لە هەرێمی کوردستاندا ژماریان 4 منارەیە منارەی چۆڵیمانەیە بە پێی تەسەسولی زەمەنی منارەی چۆڵیمان هەیە هەروەها منارەی مزگەوتی گەورەی ئامێدیمان هەیە منارەی خوڕماڵمان هەیە لەگەڵ منارەی مزگەوتی قەڵای هەولێر ئەم 4 منارەیە هەر چواریان مێژوویەکی کۆنیان هەیە تەبعەن شوێنەوار بەو شوێنە ئەوترێ بەو پارچە ئەوترێکە تەمەنی لە 200 ساڵ زیاتر بێ لە بەشی سێمدا هاتووین گرنگترین یاخود چەند نمونەیەک لە منارەکە لە پوریەکانمان هەڵبژاردووە ئەم بە 6مان دابش کردو بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستاندا لە پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان 3 منارەمان هەیە 2 منارەمان هەیە لە مزگەوتی گەوری سلێمانی منارەیەکی 4 لای بەرز لەگەڵ منارەیەکی لولەیی هەروەها منارەی مزگەوتی خانەقای سلێمانی هەروەها لە ئیدارەی گەرمیان منارەی خانەقای کفریمان هەبوو بەداخەوە ئێستا ئەم منارەیە نەماوە لە ساڵی 2008 لە ئەنجامی نۆژەنکردنەوەی مزگەوتەکە منارەکە ڕوخێنراوە ئێستا منارەیەکی تازەی بۆ دروستکراوە طبعا هەر یەک لەم منارانە فترە و زەمەنیان جیاوازە بەڵام تەمەنیان ناگاتە 200 ساڵ بۆیە پێیان ئەوتێ منارەی کە لە پوری ئێستا بۆ نمونە منارە لولەیەکەی مزگەوتی گەوری سلێمانی لە ساڵی 1311 کۆچی دروستکراوەتە ئەکاتە 1993 120 ساڵێک تەمەنیەتی منارە 4 لایە بەرزەکە تقریبا 1950 بۆ 59 دەست بە دروستکردنی کراوە 1961 تەواو بووە منارەی مزگەوتی خانەقای کفری
مێژوەکەی ئەگەڕێت تقریبا لەگەڵ منارە لولەیەکی مزگەوتی گەوری سلێمانی هاوتەمەن 1370 بۆ 1380 کۆچی دروست کراوە. پارێزگای هەولێر لە پارێزگای هەولێرا سێ منار بە هەمان شێوە دوو منارەمان وەرگرتووە، منارەی مزگەوتی حاجی مەولود کە 1900 دروست کراوە، هەروەها منارەی خانەقای هەولێرش بە هەمان شێوە وەرمان گرتووە، مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1960. لە پارێزگای دهۆک یاخود بڵین ناوچەی بادینان سێ منارەمان وەرگرتووە، لە خودی قەزای ئاکرێ دوو منارەمان وەرگرتووە، منارەی مزگەوتی توولیتا مێژوەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1960، هەروەها منارەی مزگەوتی گەورەی ئاکرێ مێژوەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1965. هەروەها منارەی مزگەوتی گەورەی دهۆکیشمان وەرگرتووە، ئەویش بە هەمان شێوە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970. بەڵێ کاک ئیکرام لەو منارانە کە وەرزگرتووە بە دیاریکراوی لەسەر چ دیوێکی منارەکان جگە لە مێژوەکەی ئیشت کردووە لە ڕووی با بڵین تەلارسازی و بیناسازیەوە یاخود بەوردەکاری بابەتەکانی؟ بەڵێ ئێمە هەرێک لەم منارانە کە وەرمان گرتوون سەرتا باسی مێژوەکەمان کردووە، لەبەرەوەی تۆ ئەگەر تا مێژووی ئەم منار نەزانی گرنگیەکەشی نازانی، پاشان ئاماژەمان بە گرنگترین پێکاتە بیناسازیەکانی منارەکە کردووە، بۆنە لە بنکە پێگاتووە، لە دەواازە پێگاتووە، لە بەدەن پێگاتووە، لە قوبە پێگاتووە، لە حەوز یاخود بالکۆن پێگاتووە، هەروە ئاماژەمان بە پلیکانەکانی کردووە کە بە چه ئاراستەیەک ئەم پلیکانان ئەسوڕێنەوە لە ناو منارەکە، ژمارەیان چەندە، هەروەها ئەندازەی سەرجەم ئەو بڵێن پێکاتە بیناسازانی کە ئاماژەمان پێکردن، ئاماژەمان بە ئەندازەکەیان کردو بۆنە درێژی پانی بەرزی قۆڵی، ئاماژەمان بەسەروەها جگە لەوە ئاماژەمان بە گرنگترین ڕەگەزە زەخرەفیەکان داوە لە منارەکەدا. باشە گرنگی ئەم بابەتە دیاریکردنی مێژووی منارە واروها لە ڕووی هەندسیەوە گرنگەکەی لە چیدا دەبینیتەوە؟ ئامانجی ئەمە چییە؟ طبعاً گرنگێکی زۆری هەیە، چونکە ئەگەر تۆ باسی ئەم منارانە نەکە یاخود مێژویان نەخەیتە بەرچاو، لەوانەیە لە ناو کۆمەڵگەیە هەموو کەس ڕۆشنبیری هەموو کەس بەرچاوڕوون نەبێ بەوەی کە ئەم منارەیە لەم شوێنەیە هەیە، ئەم ڕەهەندە مێژووە کۆمەڵایەتی هەیە. ئەگەر ئاماژە بەمە نەکرێ، ئەگەر سۆڵی ئێمە نەچین وەکو سپۆر لەو بوارەیە یاخود شارەزا لەو بوارەیە نەخینە بەرچاوی کۆمەڵگە خوێنەران، ئەم گرنگیە ینی لە کۆمەڵگەیە ناچەسبێ. هەروەها جگە لەوە ینی ئێمە جگە لە پێکاتی بیناسازی یاخود ناوچەی شوێنەواری و کەلەپوری چەندان پارچێترمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە ئێستا بەکار نایێنرێ، یاخود بە بۆنەی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بە بۆنەی پێشکەوتنە سەریعەکانە لە وڵاتی ئێمە تا ڕادێک ئەمانە پشتگوێخراون، پشتگوێخرانیان لە کۆمەڵگەیە نابێت بێتە هۆکار وەسیلەیەک بۆ ئەوەی لە لای ینی نووسەران و توێژەران بە هەمان شێوە ئەم چۆن ئەڵی ئەم پشتگوێخرانە بەرجەستە بێت. باشە دیارە لە بەدواداچوونەکان تاکە چەند با بڵێن منارە و هەروەها تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان جێ بووەتەوە، دەکرێت بڵێن بەشێک لەو منارانە مەترسی لە ناوچوونیان لەسرە؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەندێک لەو منارانە مەترسی لە ناوچوونیان لەسرە. یەکێک لەون منارانەی کە من ئێستا ئاماژەی پێ یەکەم منارەی مزگەوتی حاجی مەولودە شێخە ڕەشکە لە شاری هەولێر کە دەکەوێتە بەردەم قەڵای هەولێر. ئەم منارەیە ساڵی 1970 بۆ 75 پاش ئەوەی وردە شار گەورە ئەبێ بازار ئاوەدان ئەکرێتەوە، هەندێک کەس بە هۆکاری ئەوەی کە شوێنی بازاری گرتووە یا شوێنی دوکانی گرتووە، دوکانەکانیانی گرتووە، بەشێکی خواری ئەم منارەیە ئەتوانی بڵێن لە بنکەی منارەکەەوە تاوەکو نیوەی بەدەنی منارەکە بە تەواوی گوم کراوە، ئایا نازانرێ ڕوخێنراوە یاخود لە ناو خودی دوکانەکاندا گوم کراوە. ئەمەش بەڕاستی کارەساتە، ینی منارەیەکی لەو شێوەیە کە مێژوەکەی بگەڕێتەوە بۆ ساڵی 1900 کە 120 ساڵێک تەمەنی هەبێ، ڕەهەندێکی مێژوویی کۆمەڵایەتی زۆر باشی هەبێ، نەوەکانی ئایندە ئاشنا بکرێ بەوەی کە ئێمە ئایا بەڵێ ئێمە لە ڕابردووە شارستانیتمان هەبووە، بەڵێ ئێمە لە ڕابردووە مێژوومان هەبووە، لەوانەیە بە مناڵەکانمان بە نەوەکانمان بڵێن کاک ئێمە مێژوومانەیە ڕابردوومانەیە حەزارەتمانەیە، بڵێ چۆنی بڵێ ئەوە تا فڵان بینا لە فڵان شوێنە کە ئەمە توانین بڵێن شوێنێکی زۆر دیاریشە لە شاری هەولێرە.
بەڵێ دیارە لە منارەکان کە توێژنەوەکەت کردووە هەم لە ڕووی هوەریەوە هەم لە ڕووی تەلارسازی و وردەکاری بابەتەکەت باس کردووە لە ڕووی هوەری و تەلارسازیەوە گۆڕانکاریەکان لەگەڵ مناری مزگەوتەکانی ئێستا براوردکاریەک هەیە یاخودنا؟ بەڵێ بێگومان بەراوردکاری هەیە و هەروە جیاوازی زۆر هەیە زۆربەی ئەو منارانەی کە لە ئێستایا بۆ مزگەوتەکان دروست دەکردن بە زۆر بەداخەوە ینی ئەتوانین بڵێن منارەی ئاوێتەن تێکەڵاون بە حەز و خولیای ئەندازیارەکە دروست دەکرێت. بۆ بەداخەوە ینی ئەگەر پێشکەوتنی تەلارسازی بۆم شێوەیە بۆ منارە نابێت؟ ئەکرێ بەڵام ئێمە من یەکێک لە ئامانجەکانم ئەوەیە کە بگەڕێن بە شوێن ئەوەیە کە ئێمە تەلارسازی کوردی بدۆزینەوە. هەر کاتە گەشتینە ئەم ئامانجە تەبعاەن پێویستی بە وردبوونەوە و دیراسی زیاتر هەیە من ئامانجمە ئینشاءڵڵا لە ئایندەیە بگەمە ئەوە هەر کاتێک گەشتینە ئەوەی کە ئێمە بەڵێ فعلەن تەلارسازی منارەی کوردیمان هەیە ئەو کاتە هەم ئەم کاتە لایەنی پەیوەندیدار ئەتوانێت وەکو ئەوەی کە ئەم ڕەمزە ئەم تیرازە کوردیە گوم نەکرێ وەکو چۆن جلوبەرگی کوردیمانەیە ئێمە هەتا ئێستا تا ڕادێک پارێزراوە ناتوانین بڵین لەبەرەوەی جلوبەرگی مۆدرنە هاتووە جلوبەرگی سەردەمی هاتووە ئێمە ئەو جلوبەرگی کە لە ڕابردووە دایکانمان و بڵین پێشینانمان ئەم جلوبەرگیان لەبەر کردووە ئەمەی ئێستا کە هاتووە ئەوی تر پژوێخن تەبعاً لایەنی بیناسازی بە هەمان شێوەیە. کەواتە لایەنی بیناسازی لە منارەکان لە هەرێمی کوردستان کورد زۆرن کە جێدەستی بیناسازی کوردی و با بڵێن تەلارسازی کوردی بێ مهندسی کوردی بێ؟ ناڵێم تا ئێستا ینی ئەوە یەکلایی نەبووەتەوە ئایا ئەم جۆرە منارانە هەر لە هەمان منارە شوێنەوارەکان یاخود کە لە پوریەکان تا ئێستا یەکلایی نەبووەتەوە ئایا ئەمە تیرازی کوردیە یاخود تیرازێکە پەیوەندی بە سەردەمەکەەوە هەبووە بۆ ئێستا منارەی مزگەوتی خانەقای سلێمانیمانەیە هەمان شێوات لە شاری بەغدای ژەمانە کەواتە ئێمە ناتوانین ئەم بڵێن ئەمە بڵێ لە مەدرسەی مستەنسەریە منارەی مزگەوتی منارەی مەدرسەی مستەنسەر هەمان شکڵ و شێواد و تەرزی منارەی خانەقای سلێمانیە بۆیە ئێمە ناتوانین بڵێن ئەم منارەیەکی کوردیە بەڵام ئەوێ بگەڕێن جاری وا هەیە لە بەشێک لەم منارەیە ئێمە ئەم تایبەتمەندیمان بۆ دەرەکەوێت. بەڵێ کەواتە دەمەوێت ئەوەش بپرسم ئەو منارانەی کە باست کرد کە ڕەنگە هەڕەشی لە ناوچوونیان لەسەر بێت تا ئێستا ئومێدی ئەوە هەیە کە لە کاتی نۆژەنکردنەوەی بە شێوە کە لە پوریەکەی نۆژەن بکرێتەوە و ئەو سیفاتە مێژووی و کە لە پوری خۆی لە دەست نەدات؟ بڵێ خۆشحاڵین بەوە کە ئێستا لە هەندێک منارەکاندا گرنگی بەوە ئەدرێ بۆ نمونە ئێستا منارەی مزگەوتی قەڵای هەولێرمان هەیە کە لەم فترەی پێشووە توانین بڵێن لە مانگێک دوو مانگ لەمەوە پێشە کە نۆژەن کراوەتەوە لەسەر هەمان شکڵ و شێواز و نەخش و زەخرەفەی کۆنی خۆی ئەم دەستبردنانە هەیە بەڵام ئەبێ زیاتریکەین فراوانتریکەین تەنها بۆنە لە هەنێ شوێنە نۆژەنکردنەوەمان هەیە بەڵام ئەم نۆژەنکردنەوە وهای کردووە کە تەرز و شکڵ و شێوازی ئەم منارەیە بە تەواوی دەستکاری بکرێت و بگۆڕێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە خێراتی سپاس بۆ ئیکرام شیروان حوسێن خاوەن بڕوانامەی ماستەر کە لەسەر بابەتە توێژینەوەیان هەبووە دووبارە بە خێراتی زۆر سپاس.